خێزانێکی بەڕەگەز عەرەب کەوا ئاوارەی کوردستان بوونە بە مەبەستی گەشت و سەیران سەردانی هاوینە هەواری بێخاڵیان کردووە. خێزانەکە لە کاتی وێنەگرتن مناڵێکی 6 ساڵانیان لێ دەکەوێتە ناو ئاوی بێخاڵ و تا ئامادەکردنی ئەم راپۆرتە مناڵەکان نەدۆزراوەتەوە. پێشنیوەڕۆی ڕۆژی یەکشەمە ڕێکەوتی 5/2016 ئاگادار کراینەوە بەبوونی ڕووداوێکی خنکان لە سنووری قەزای ڕەواندۆز لە هاوینە هەواری بێخاڵ. دیارە خێزانێکی بەڕەگەز عەرەب کە ئێستا دانیشتووی شاری هەولێرن گەڕەکی هەڤاڵان بە مەبەستی گەشت و گوزار سەردانی هاوینە هەواری بێخاڵیان کردووە لە سنووری قەزای ڕەواندۆز. بەداخەوە منداڵێکی 6 ساڵانە لە ڕەگەزی مێ بە ناوی ڕەیحانە یاسین تەها کەوتۆتە ناو ئاوی بێخاڵەوە. دەست بەجێ تیمەکانمان لە بەرگری شارستانی، تیمی مەلەوانی و تیمەکانمان لە بنکەی بەرگری شارستانی ڕەواندۆز گەیشتە شوێنی ڕوودا و بەڵام تاوەکو ئێستا نەتوانراوە تەرمی ئەو منداڵە 6 ساڵانە بدۆزرێتەوە. ئاماج ئیسماعیل خاوەن چێشتخانە لە هاوینە هەواری بێخاڵ کە شاید حاڵی ئەو ڕووداوە بووە کە مناڵەکە کەوتۆتە ناو ئاوی بێخاڵ بەم شێوەیە بۆ پەیامی دەجێڕێتەوە. من لێرەوەکو خاوەن چێشتخانەیەک ڕووداوەکە ئەجێڕمەوە کە ڕووداوێکی نەخوازراوە هەروەها خەفەتبار بوو. ئەو شوێنەی من لێی وەستاوم خێزانێکی عەرەب و خوار و ناوەڕاستی عێراق دیارە بە مەبەستی گەشتکردن هاتبوونە ناوچەی بێخاڵ یاخود بڵێین هاوینە هەواری بێخاڵ. ڕێک ئەو شوێنەی من لێمە مناڵەکە لەسەر ئەو دیوارەیان ئەو پەیژێ وەستا بوو و خێزانەکەشی ڕەسمیان بۆ گر بەداخەوە دواتر یەکسەر کەوتوە ناو ئەو جۆگە کە قوڵایی 1 مەترە تەقریبەن ئیدی تا ئێستا نەدۆزراوەتەوە. بۆیە داوا لە هاوڵاتیان و هەروەها گەشتیارانی خۆشەویست ئەەکەین بەپێی ئەوەی بێخاڵ سروشتەکەی بەرزی و نزمی زۆری تێدایە. هەروەها تایبەتمەندیەکی دیکەی ئاوەکەش ئەوێکەوە زۆرێک لە کلس دروست ئەکا، زۆر جار خلیسکان لەسەر بەردەکان و لەسەر پەیژەکان دروست ئەبێ. بۆیە تکان لە دایکان و باوکان ئەوەیە هەر کاتێکەوە سەردانی شوێنە گەشتیارەکانەکەن هەم پابەند بن بە ڕێنماییە گەشتیارەکان و هەمیش ئاگاداری مناڵ و بە تایبەتی مناڵ کە زیاتر پێویستی بە چاودێریکردن هەیە بۆ ئەوەی ڕووداوی نەخوازراو لەو شێوەیە جارێکشکە ڕوو نەداتەوە. ئەم خێزانە عەرەبەی کەوە ئاوارەی کوردستان بوونە و دانیشتووی شاری هەولێرن بە مەبەستی بەسەربردنی چەند کاتێکی خۆش سەردانی هاوینە هەواری بێخاڵیان کرد. بەڵام ئەم ئاوا ڕێگای بەخۆشیەکەیان نەدا. مناڵەکەیان لێرە لە کاتی وێنەگرتن نقومی ئەم ئاوە بوو. بێخاڵ خۆشیەکانی لێتاڵکردن. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام هاوینە هەواری بێخاڵ.